تیمی ڕزگارکردن ڕووداوەکتانێ ئۆتۆمبیلێک وەرگەڕایە لەسەر 100 متری نزیک نەخۆشخانەی ڕۆژ ئاوە. باشەوە جیرافدار. ڕۆژی جیهانی کرێکاران پیرۆز بێت. ئێمە لە ڕۆژ جیهانی کرێکاران پشوو نادەین، بە بەردەوام لە ئەرکداین. پیرۆزبایی لە سەرجەم کرێکاران دەکەم. ئێمە وەکو کرێکاران بەردەوامی لە کار و پیشەکەی خۆمان ڕاناوەسی. جەژنی کرێکاران پیرۆز بێت. وەکو هەمیشە ئێمە و هاوکارەکانمان لەسەر جەم دەستگا میدیایەکان پشومان نییە و بەردەوامین لە کارکردن.